لێوارە 24 جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێ و سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون لەگەڵمان بن. ئافرەتێک لە هەڵەبجە دەبێتە شۆفێری تاکسی. ئاهەنگێک بۆ زیندوو ڕاگررتنی کولتوری کوردەواری لە هەولێر. ڕێنمایی وەرزشی بۆ ڕۆژانی جەژن. ناوەندی باڵای حەیرانبێژانی کوردستان لە شاری هەولێر و لە سەرئاستی کوردستان خولێکی یاری کەرەمەستانەیان کردەوە کە بە درێژایی شەوانی مانگی ڕەمەزان کەشوایەکی خۆشیان بۆ هاوڵاتیان ڕەخساند. لە دوایین شەوشدا بەلاوەک و حەیران و گۆرانی پێشوازیان لە خەڵک کرد. مەبەست لەم جۆرە یاریە فلوکلۆریانە کە تێکەڵ بە میوزیک و گۆرانی و حەیران دەبێت زیندوو ڕاگررتنی ڕەسەنایەتی و کولتوری کوردەواریە. من میوانم و شولی دعوت کردم و کو برادرانم میوانم برزانه اتوم سیر یاری کردم سعی دکن لیرانه یاری چی کۆنا یاری با و باپیرانه کلتوری که هاتوین بزنین ئەوڕۆ طبعا کۆتایی کەرەمستانێک هەیە یاریەک هەیە پێم وایە دیاری دابەش دەکرێت بەسەر ئەو یەکەمەکان ئەمە دەستخۆشانی دەکەین و سوپاسیان دەکەین. یاری کەرەمستانێ حەیرانی لەگەر بووە لاوشی لەگەر بووە گۆرانی لەگەر بووە لۆ خۆشی بووە تۆمەیسەکەی ڕازاندەوە ئەو شۆش لێرە ئینشاڵڵا ئەمەش بەشدار دەبین بە عەیران و لاوک و برادران گۆرانی بێژان عەیران بێژان زۆر لێرە هونەرمەندان ئینشاڵڵا شتێکی خۆش دەکەین دیری خەرک خۆش دەکەین دیری ئەو بەڕێزانە و میوانانە خۆش بکەین و دیری بینەرانی خۆش دەبین. ئەو ساڵ پیاوم زیاتر دەدید لە ئافرەت حەز دەکەم ساڵی دابێ ئافرەتەکان زیاتر بن لە پیاوەکان کۆمەڵک پیاوی دەبینم ئافرەتەکان دەژمێردرێن بە پەنجەی دەستی حەز دەکەم ئەو جارە ئافرەتی زیاتر ببینم ئەو ساڵ زۆر خۆشحاڵم بەشداریم کرد حەز دەکەم هەموو ساڵێ ئەو یاری کەرەمستانە دووبارە بکرێتەوە و فۆلکلۆری کوردی دووبارە بکرێتەوە و ینی بەردەوام ساڵانە هەبیتن ئافرەتەکان زیاتر بەشداری بکەن لە پیاوەکان. کەرەمستانەمان کردەوە 64 تیپ لەو 64 تیپەی دوو تیپ چووە قۆناغی فینال کۆتایی تقریبان 29 شەوە ئەم خولە بەڕێوە دەچی هەموو شەو 9 یاری بەڕێوە دەچوو تا ئەم شۆکە گەیشتینە یاری کۆتایی فینال. ئامانجەکەمان تەنها بەس خۆشیە ئەو کەرتونە ئیبا و باپیرانمانە زیندووکەینەوە ئەو خولەش بە تایبەتی لە دستانان بەڕێوە دەچێ بەس چکۆ مانجی ڕەمەزانی پیرۆزە ئەم خولە لە باخچەی شانەدەر ئەم خولە ما کردەوە.
لەگەڵ کۆتایهاتنی مانگی ڕەمەزان جەژن دەست پێ دەکات و سیستەمی وەرگرتن و کاتی خواردەمەنی بە تەواوی دەگۆڕێ واتە لە پاشی بوو بەربانگ بۆ ژەمی خواردنی بەیانیان و نیوەڕان و شەوانە دەگەڕێتەوە ئەوە جگەل لەو شەربەت و شیرنەمەنیە کە لە سەردانیکردن و میواندارەتی دەخورێت ئەگەر بە پێ ڕێنمایە تەندروستیەکانەوە بێت پێویستە ڕۆژوان لە ڕۆژانی جەژن ئاگایان لە چۆنیەتی و جۆری خواردن بێت و هەروەها خۆیان لە خواردنی خورس بپارێزن. لە ڕووی زانستی پزیشکی و لە ڕووی زانستی کار ئەندامزانی گەدەی هەر مرۆڤێک بۆ ئەوەی ڕابێ لەگەڵ ئەو ژینگە یاخود لەگەڵ ئەو ژەمە خۆراکی کە هەیە تەنها هەفتەیەکی پێویستە. ینی بۆ نمونە کەسێک لە پێش ڕەمەزانە شێوازێک خواردنی خواردووە لە ڕەمەزانە هەم لە ڕووی ڕێجیم هەم لە ڕووی بڕەکەەوە هەم لە ڕووی جۆری خواردنەکەش لە ماوەی هەفتەیەکە گەدەی ئینسان ڕایەت بەو شێوازە خواردنی کە هەیە. کورتەکەی کەسی بە ڕۆژوو بوو یاخود کەسی ڕۆژووگر شێوازی کار ئەندامزانی لەشی و شێوازی جسمی لەسەر خواردنێکی تایبەت ڕاهاتووە بۆ ئەوەی کە ڕۆژانی داهاتوو کە تێەکەوین ئینشاڵڵا ڕۆژانی جەژنە بەگشتی ئەبێ هاوڵاتیانی خۆشەویست ئاگادار بن لەوەی کە چۆن لێ قۆناغێکی ڕاگوزەر لە بینی ئەو جەوەی کە دروست بوو لە ڕەمەزانەوە ئەو جەوەی کە تێەکەوین کە ئینسان بە ڕۆژوو نابێ ئەبێ بە وریاییەوە مامەڵەی لەگەڵا بکرێت. لەسەر ئەوەی کە جەنابەت پرسیارەکەی گۆشتی سوور خۆی لە زانستی پزیشکیە ئاڵێ باشتر وایە ئێمە بە شێوەیەکی سەرەکی سێ جۆر خواردنمان هەیە نیشاستە چەوری پرۆتین ئەو گۆشتی سووریش لە ئەکرێ بە دوو بەشەوە ئەگەر گۆشتەکە تەنها گۆشتێکی سوور بێت و بەبێت چەوری زیاتر پرۆتینە و ئەگەر چەوریشی لەگەڵا بێ ئەچێتە ڕێزی چەوری و پرۆتینەکەەوە. باشترین شت ئەوەیە کە ڕێجیمە خۆراکیەکان یاخود ژەمە خۆراکیەکان لە 50 بۆ 55 یاخود بڵێ نزیک بێ لەو بڕە خواردنەکان نیشاستە بێ واتە ئەوانن کە نیشاستن و ئەوانن کە بەرهەمی گەنمن. ئیتر ئایا نیشاستەکە برنج بێ نان بێ ئەو شتانە بێ کە لە هەویر دروستەکرێن یاخود هەر شتێکی تر و بەرهەمە پرۆتینەکان لەگەڵ چەوریەکانە تەواوکەری ئەو ڕێژەیەن کە عەرزم کردی واتە لە دوای لە 155 ئەوش ئەگەر بکرێ بە دوو بەشە پرۆتینەکی زیاتر بێ باشترە. ورتری کەینەوە بەنسبەت گۆشتی سوورەوە ئەگەر کەسێکی تەبیعی بێ هیچ نەخۆشیی لەگەڵا نەبێ کەسەکە هیچ مشکلەیەکی نەبێ و گۆشتەکە لە سەرچاوێکی تەندروستەوە بێت واتە لەسەر بڕینخانە ڕێپێدراوە حکومیەکان و ئەوانەی کە وەزارەتی تەندروستی وەزارەتی کشتتوکاڵ سەرپەرشتیەکەن ئەگەر لەو سەرچاوەوە بێت و کەسەکە هیچ نەخۆشیێکی نەبێ ئەو ڕێژەیە کە عەرزم کردی ئاساییە ئەو بڵێن گۆشتە سوورە بخوا. بەڵام شتێکی تر کە هەر بیڵێین لە زانستی پزیشکیە گۆشتە سپیەکان باشترن بۆ لەشی ئینسان ینی گۆشتی سوور ئەگەر لە حدێکی معقولە بێ ئاساییەوە کەسەکە هیچ نەخۆشیێکی نەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی گۆشتی مریشک لەگەڵ گۆشتی ماسییان لە ڕووی تەندروستیەوە سەلامەترن. هەروەکو لای هەمووان ڕوونا ڕۆژانی جەژن ڕێژەیەکی زۆری خواردەمەنی دەخورێت و پاڵەپەستۆیەکی زۆر دەکەوێتە سەرگەدە و دەکرێت لە ڕێگەی چەند جوڵەیەکی وەرزشی ئەم پاڵەپەستۆی خۆراکەم بکەینەوە. دەچینە لای ڕاهێنەرێک کە چەند جوڵەیەکی وەرزشی ئاسانمان بۆ ئەنجام دەدات و بزانین لە ڕۆژانی جەژندا چی جۆرە وەرزشێک بکرێت باشە. هەروەکوڕونە لە مانگی ڕەمەزاندا بەرنامەی خواردن بە شێوازێکی بەچاو دەگۆڕێت و لە ڕۆژانی جەژندا بۆ یاریکردن دەتوانن لەبەرەوەی کە زۆربەی هۆڵەکان لەو چەند ڕۆژی جەژندا داخراوە دەتوانن ئەو کەسانی کە لە ماڵەوە جیازی تریدمیلیان هەیە یاخود پارکێک شوێنێک لە ماڵەوەیان نێزیکە بە ماوەی 30 خولەک تا 40 خولەک ڕۆیشتن بکەن و دوایەوە دەتوانن هەندێک تەمارینی بەتن هەیە کە لە ماڵەوە بە شێوازێکی ئاسان ئەنجام دەدرێت و ئێستاش شێوازی تەمرینەکانتان لە بۆ ڕوون دەکەینەوە کە بە شێوەیەک ئەنجام دەدرێت. تەمرینی یەکەممان لە بۆ لای سەرەوەی ئێزگا بەو شێوەیە پێت وەرز دەکەیەوە ئەوە بەردەوام دەبیت سێ دەڕۆیت هەر سێتی 15 جار. تەمرینی دووەم بەو شێوەیە پێت ڕاست دەکەی و دەستت داوەخە پشتە خۆت بەو شێوەیە دەڕۆی
سێ 15 سێجار 15 دەڕێ دەتوانین لە نێوان هەر سێتێک سی چرکە ئیسراحات بکەیت. تەمرینی سێم لە بۆ تەنیشتەکانی جگا بەو شێوەیە دەڕۆی 1 2 دەتوانی سێ سێت بڕۆی هەر سێتی 25. گەنجێکی کرێکاری خەڵکی ناحەیە بەعادرێ هێزیەکی بەرچاو لە ددانەکانیدا هەیە. ئەم گەنجە بەهێزی ددانەکانی کاری سەرنج ڕاکێش دەکات. ئەلیاس ئۆتۆمبیلێک بە ددانی ڕادەکێشێت و مرۆڤی پێبەرز دەکاتەوە. زۆر کاری قورس بە ددانەکانی ئەنجام دەدات. ئەو دەڵێت حەز دەکەم پەرە بەتوانەکانم دەم و لە سەراستی جیهانیش پێش بکەوم. مدفع سێزا خۆ دیار کە ماسکارم تڕەمبێلێ بکەشم کیسکێ چەمانتۆی ڕاکم مە تاابق ئەس ئەبدنانێت خۆ بەرمی لا سەر خۆڕە باژم زلامە ڕاکم مدڤاس پێش بکەم پاشە ڕۆژامەژی مەسەن دیار بە خۆیا بە مدیم سعدان بێ دەکردن مەسەرە ناریکاریە سەرانسەری کوردستانێ نەفسا قارەمانێکی خۆیا بەم نەزدەتر. ئەلیاس هەڤالێ مەیەگەیم و برادەرێ مەیە وەم هەمی پشتەوانیا ئەلیاست کەن ئەم هەمی پشتەوانیاوتکن و ئەڤە شمێش وەرە ئەم جیرانێت ئێکنجی و ئەم پشتەوانیاوتکن سەدەن کێلووە ددانێت خۆت کێشت سیارێت کێشت کۆستەر منادیدی کێشایی کۆستەر مرۆڤێت وەکوی ئەب ددانێت خۆ سیارێ بکێشن مەدوێت ناف مەدەت مشەبن ئەف هەندە هێزایی مە نەوێت ئەف هێزە الدەڤی یعنی وەک تشتێکیان بێژن پیچ بێت و ئێ کاریکاریاوی نەکەن. هاوڵاتیەک لە قەڵاتزێ باخچە و پارک و داری شەقامەکان بە شێوازێکی جوان دەڕازێنێتەوە و کارەکانی سەرنج ڕاکێشن. وەستا محەممەد 22 ساڵە دەستی بەکاری جوانکاری باخ و دار و درەخت کردووە وەک خۆی دەڵێت. چەند کەسێکم فێری جوانکاری دار و ڕازاندنەوەی باخچەکان کردووە و ئێستا ئەوان دەتوانن بەباشی کارەکان ئەنجام دەن و من تەنها چاودێریان دەکەم. نام وسام محمد لقبكم اسم محمد إبراهيم محمدم لقبكم وسام محمد استشوا پیشم او ایشه لشاروانی قلازه ایشه دکم سرپرشتی باخته کن دکم ایشی خوشم پیشتر ایشی رسامی بود وکو رسامی خط و رسم هوا دوای ایشی پیکرم کدوا پیکر سازی گوره ناشتی ورده جوانکاری وکو تجارت وکو کسابت کدوما دوای وای لە هاتێت بێ ئیش بووم ئیشەکان لەوری نەما هاتمە سەر ئەوەی چێلی قەبر دروستکەین شوێنەکەم بەوەی لە سەرقەبرانی قەڵازێ نزیکە و بۆ خۆشم ماڵیشمە لەوێ نزیکە دەستم کرد بە چێلی قەبر دروستکردن حەزم لە ئیشی دار و درەخت و جوانکاری و بۆشت بوو مەشتەلێکم کردەوە مەشتەلەکەش تقریبەن 6-7 ساڵ بەڕێوەمان برد ئیشمان تێدا کرد ئیشی باش بوو ئێمە هەر ببنە ماڵە لە ناو زراعات و دار و درەخت و شتاندا بە تایبەتی بابن ئیش و کاری دار و درەخت و هەڵپاچین و جوانکاری و میێوبڕ نوێشتانە بووە بە حکمی ئەوە ئیشی وەستایەکەش هەردەگەڕێتەوە بام دوا بە دوای ئەوەش لە ساڵی 97 دەستم بە دار چاندن و جوانکاری کرد وەکو جوانکاری بۆ خۆم بۆ کەس نەبووە بڵام وەڵای ئێستا وەکو شتێک
جێپەنجەی ساڵی 1990 دیار بێ لە شوێنە لە 2000 بەولاوە وردە خەڵک فێر بوو دوای بە دوای مەشتەلەکەمان دانا دروستمان دەکرد و دەمانچان جوانکاریشمان بۆ دەکرد و دەشمان پرۆشت تاوای لات ئەو شوێنەشم تۆزە گەورە کرد و هەندێک احتیمان پێدا جوانکاریمان بکرد تا ڕادێ ئەوەی تۆزێک خەڵک ناسیمی شارەوانی ناسیمی کاگاوەرە داوای لێکردم کتی پێم خۆشەویستمان بۆ بکەیت لە باخچەکان بە باغەوان بێ بۆ لایمە بگرێ بەست حەزشم لێ نەبوو لەبەر کاتم نەبوو ئیشیشم زۆر بوو بەس لەبەر دڵی ئەو لەبەر شارەکەش مەجبور چوم لێساوە تقریبان لە 2011 لە شارەوانی قەڵازێ دەستم بە ئیش کردووە هاوکاریان دەکەم و جاری وا هەبوو کات دەوام هەبوو بێ و نەبێ ئیشمان نەکردووە. ئیشەکانی ئێمە بە تایبەت ئێمە ئێستا حالیەن وەزیفێکماندانەوە بە جوانکاری دەکەین نەمام هەڵپاچینە جوانکاری بنخامنکردنەوەی ینی خزمەتی دەکەین باخەوانێک مشکلێک کێشە چێ بە نەزانینە چێبێتی دەگەینی شەکە ئاوا دەبێ بکرێ هەمووی لەسەر سەلیقەی خۆمە داهێنانی کەس نیە لە سای کەس ناکەمەوە لە هیچ ئیشێکی جوانکاری بێ دەزڕەنجینی بێ لە بستێک منداڵەوە تەقلیدی کەسم نەکردێتەوە بەس ئەگە شتێکم دی دەبێ حەزم لەو شتێ بۆ دروستی کەمەوە بە شێوازێکی جوانتر دروستم کردێتەوە نمونە بەڵگەشم زۆرە. توش نەبێ هیچ درەختێک جوان نابێت زۆر درەختێ جوان دەبێت بەس هیچ شتێک وەکو توی نابێت توەکانیش دەبێت لە ساوایەوە لە گچکەی و دەستی پێ ئەگەر توش زۆر گەورە بوو دەتوانی لە ئەندازەی 2 مەتر بەرزیەوە سەر لێ نەدابی بڕی لەسەریەوە دەتوانی بە هەموو شێوەیەک جوانیکە ئەوە نمونەمانەیە ئەوە سێدانە لێرەیە ساڵی 90 چاندومانە تقریبانەوە 4 ساڵە سەرمان بڕیوە و دەستمان بە جوانکاری کردووە. ئێستاشەوە ئاگام لێ دەبینم لە ناو شاری قەڵازێ لە ناو ماڵان لەبەر دەرگاکان لە زۆر شوێنان لە شارەکانی کەش کە دەبینین ئەوە وەکو شێوەیەک لاسایی ئێمان کردوێتەوە و دەستیان بە جوانکاری کردو حەزیان لێ و شتەکانیان پێ جوانە و دەستیان خۆش بێ تێیدا هەیە زۆری لە ئێمە جوانتر کردووە. تەمەنی 50 ساڵە و پیشەی شۆفێری تاکسیە و لە نێو شاری هەڵەبجە کار دەکات. ئایشەوەک یەکەم ئافرەتی شاری هەڵەبجە ماوەی 2 ساڵە کاری شۆفێری تاکسی بۆ خزم و کەسە نزیکەکانی خۆی دەکات کەچی بڕیاری داوە کار بۆ سەرجەم خانمان بکات و تەکسیەکەیشی ناوە تەکسی خانمان ئەو دەڵێت کاری شۆفێری تاکسی بۆ خانمێک قورسە بەڵام من گوێ بە بەربەستەکان نادەم و کاری خۆم دەکەم. وەڵا بیرۆکەی خۆم بوو زۆر خودیان بوو حەزمە کرد کە شۆفێری بکەم و خزمەت بە خانمانی شارەکەی خۆمان بکەم و وە لە 2007 شۆفێریەکەم بەڵام ئاوا هینم نەکردووە تەرحم نەکرۆ بۆ خەڵکو و کەم ئەوەی ناسران بۆ تەکسیم بۆ کردو بەزیسە ڕقم بڵاو کردوەوە و کارتی ڕقەمەکەم کردووە و هەوەی سندیکام کردووە و ئیتر بە ئازە جۆرێ سەیرەکەم کەمی قورسە بە زەبی گوێ نەدەی بۆ قورسێ ئەبێ ڕابی لەگەڵ ئەوە ئەبێ مەسەرەن تۆ چاوکراوەبی خەڵکی تریش چاو لە تۆ بکە تۆ هەوڵ بدەی خەڵکی تر بێتی دەرەوە لەگەڵ خۆتا خەریک بێ ئەوە ئەگینا زۆر کات مەسەرەن پیاوان سەیرەکەن و تەکسیەکە ئەوە تەکسیەکە ئێوارە وڵات تەکسیەکەم قەیچەکە چی تایە زۆر ئاسای بەدامەوە. چاوەڕێم کە یم بەدواتە نەفەرم پێ نەفەرەکاندا بەزێم یم بەدواتە چاوەڕێکە باشە دەخواز. وەڵا هەر وەختێ تەلەفۆنم بۆ بێت ئەچم لە خزمەتی خەڵکام زۆربەی بۆ ئافرەتانە
پیاوان مەگرێکێن ئاسراوی خۆم بێ خزم بێگنە بەس بۆ ئافرەتان ئەو تەرحەم بۆ ئافرەتان کردو بە تەمای خوشکانی ناوشارم هاوکاریان هەندێک جار زۆربەی زۆریان باشن خەڵکەکە پێشوازیەکەن دەستخۆشیم لەکەن بەڵام هەندێک جاری سەیرەکەی تەکسی دێخڕێ ئەوژن تەکسیەکەیتر ئەمانە هەیە بەس احتیاتیە ئەبێ گوێشت نەکەی بۆ ئەوانە قەیچەکە ئاساییە چونکە هەچ کەسێ ڕێ و بۆچوونی خۆی هەیە. بەرگە و بابەت ێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.